بزنی لەسەردە چەندی بۆ خۆدانی لەسەردا چەندی بۆ خۆدانی لەسەردا والله ئەگەر باش بم لە ئیمتیحانەکەی لە سەردەی دادەنیم لەسەردا باشە با بزانین لیژنە چی دەڵێن مامۆستا وەری ئەحمەد دە لە سەردەی بۆ خۆی دانا با بزانین ئێوە چی دەڵێن خۆی دەی بۆ خۆی دانا حەق خۆیت سەرەتا پیرۆزبایی لە کاکە ئەرسەلان دەکەین بەڕاستی ئەو شتە هەیە حەزەکەم بیڵێم ینی کە ئەوەش لە زیرەکی خۆیەتی ینی ئەو کەسانەی ئەو بەهرەمەندانەی دێن گۆرانی خۆش هەڵدەبژێرن وا لە بینەرانیش دەکەن لە هەتا حەدێک لەمەش دەکەن کە شتەکە ئەگەر تۆزە شتیشی تێدابی دەنجی وەکو بڵێ بۆی پینە بکەین یان گوێمان لێ قبولکە لەبەرەوەی گۆرانیەکە زۆر خۆشە یا گۆرانیەکە لە ئەسڵدا بە دەنگێکی شیرنی وەکو دەنجی گۆرانی بێژ ئەیوب گوتراوە خۆی بەڕێی من یان لە تەکنیکدا سەرکەوتوو نەبوو و
وەکو تەکنیکی گوتن چونکە تو کە گۆرانی بێژە چیوا هەڵدەبژێری دەبی دەنگت لە ئاستی دەنجی ئەو دابێ یعنی ئینسان دەبی بزانی چ گۆرانیەک دەڵێ چکە ئەو وردەکاریانەی ئەیوبی ئەو دەنگە ناسکەی ئەیوبی ئەو شیرنەی لە دەنجی ئەیوبدا هەیە تو دەبی ئەگە هیچ نەبی 150 بەو بگەی وایە حەقی ئەوە بدەی ئەوەی نەتوانی بدا بەڕێی من ئەوە یەک دوو لە سەرەتاوە ئەگەر تێبینیتان کردبیتن بە دەنگێکی زۆر نزم گۆرانی دەگوت ئەوەش دیسان هەر بەڕێی من یعنی ئەوەندە دەنجی ئەیوبی کاریگەرە لەسەری ویستبووی کۆپی دەنجی ئەیوبی بکە لەبەرەوە نەمدید یەک جاریژبی دەنجی هەڵبڕێ ینی دەنجی حەقیقی خۆی پیشانی مەدا یعنی هەر بە دەنجی چوو بە ژێر سێبەری دەنجی ئەیوبی هەر بە دەنجی ئەیوبیەوە دەیویست گۆرانیەکە بڕێ تا ئەخیر ینی لەبەرەوە ینی دەنجی خۆی کرد بە قوربانی بۆ ئەو شتەی ئەو مەسەلەیە ینی بەڕای من ئەگەر بە دەنجی خۆی بیگوت بە دەنجی ڕاستی خۆی دەماندید ئەو دەنگە چییە چۆنە مەسەلەن ممچینە ئیمکانیاتی زیاتری هەبووایان شیرنی خۆشتری لە دەنجی بووە بەڵام ئەو دەیویست 100% کە نەشی توانی تێدا سەرکەوتو نەبوو بەڕای من دیسان دەیویست هەر وەکو ئەیوب هەتا ئەخیر بەردەوام بکاتن وەڕێی زۆر سپاس مامۆستا هەڵگۆزایی بەڵێ دەستخۆشی لە کاک ئەرسەلانەکەم دەنگێکی زۆر شیرین و خۆشی پێوە بوو گۆرانێکی باشی هەڵبژارد بوو هەولێدا تەکنیکێکی جوان بکات شیرینکاری باشی کرد لە گۆرانێکە وەک ڕتم و وەکو ئێستادادی گۆرانی بێژێکی باشی هەبوو دیارە تەجروبەی هەیە پێم وایە نازانم بەس وایە بینی کە ئەمە تەجروبەی هەیە هەوڵ بدا وەک خۆی گۆرانی بڵێت زۆر باشە ینی هەستی خۆی زیاتر بەکار بێنێت بتوانێت ستایلی دەنگی خۆی تهدید کات دەنگێکی زۆر خۆشی هەیە و ئومێد دەکەم سەرکەوتوو بێ زۆر سپاس دکتۆر محەممەد زازا گەلێکی سپاس ڕاستی دەنگێکی گەلکی خۆش بوو ملاحەزە مامۆستاوەریە ڕایاوی وایە ڕاستە بەس نسبەت مش بەرگەز دەنگبێژێ کاکەیوب ئەس ناناسم دەنگێتە عەجیبان بەڕاستی یعنی حیا چ دەرەجێت تەقلیدەوی کریان نەکرد ئەس لێ مەسەلێ ناڕاوەستم ئەدا گەلکی واش بۆ ئیقاژی تەمام بوو دەنگ ئەگەر هەنێکی خورتر باە تەمان باشتر بوو لێ بەس دەنگێکی حەنونی خوش هەبوو ڕاستی یعنی عەجیبان ئەو مەسەلەژی دیسا وەک جارا بەرێ مەخست حیرەتدە چەند حەبن و چەند حەب هەر باشن نەجان برن بێ حەلێکی چلۆ ببینن کاکی هەلبژێرن ساعتاتە خۆش